نقطەیەکی ترەوەیە کە هەڵوێستی سەیدنا عەلی خوا لێ ڕازی بێ لە ئەبوو بەکر و عومەر خوا لێیان ڕازی بێ دیسان بە درێژایی تاریخ و مەدحکردنەکانی هەمووی ڕیواەتی شیعە و سونیش هەیە کە سەیدنا عەلی مەدحی ئەبوو بەکر و عومەرەکە. باشە بۆچی ئەگەر ئەمانە منافق بوون حاشایان بۆچی عەلی کوڕی ئەبی تاڵیب مەدحی منافقێکی نەکرد؟ عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول یا هەر منافقێکی تر لەو ناوانەی کە معروف بوون و خەڵکی ژەیزانی کەەوە ئەمانە منافقەکان. دیارە سەیدنا عەلی جیاوازی خستۆتە نێوانی ئەبوو بەکرێکی متتەقی لە خواترس و عومەری کوڕی خەتابی جوامێر و بەرگر لە ئیسلام وەک لە منافق. سەیدنا عەلی خوا لێ ڕازی بۆکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ لە 80 ڕێگاوە ڕیوایەت هاتووە کە سەیدنا عەلی لەسەر مینبەری کوفە فەرمووی خەیر هذه الأمة بعد نبيها أبو بكر ثم عمر. باشترین کەسێکی ئەم ئومەتە لە دوای پێغەمبەرەکەی ئەبوو بەکرە پاشان عومەرە. لە ڕیوایەتی تری بوخاریە هاتووە کە أفرمي أخبرنا سفيان حدثنا جامع بن أبي راشد حدثنا أبو يعلى عن محمد بن الحنفية ككري علي كري أبي طالب لدايك تري غير فاطمة قلت لأبي بباوكم عرزي باوكم ممكرت محمد كري حنفية فرمي وتم أي الناس خير بعد رسول الله صلى الله عليه وسلم شيء لدواي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام شاكترين كسا قال أبو بكر فرمي أبو بكر قلت ثم من باشان شيء قال عمر وخشيت أن يقول عثمان قلت ثم أنت ترسام لو يبلع عثمان كري عفان بويا خيراوتم باشان جنابت قال ما أنا إلا رجل من المسلمين فرمي من يشكم لو مسلمانان